خوێنیتەوە؟ زۆر باشە بڕۆ بیانە بە بۆ بخێنەوە. ئێمە مسلمان زۆرترین گفتارمان ئەڵڵاهو ئەکبەرە. لە کاتی ترسدا ئەڵڵاهو ئەکبەر، لە کاتی شایەتماندا بە هەمان شێوە، لە کاتی سەرسوڵماندا دەڵێن ئەڵڵاهو ئەکبەر، لە کاتی ترسدا بە هەمان شێوە ئەڵڵاهو ئەکبەر دەڵێن، لە کاتی شایەتماندا، لە کاتی سەرسوڵماندا بە هەمان شێوە. زۆر باشە هەنیگیان بۆ ئەمڕۆ منە بەسە ڕۆژەکانی تر ئەوەی تری تاواکەین. دادا کتێبەکان جێگان نییە ڕەفێکم بۆ دەکڕیت؟ ڕاستەکەی هەنیگیان بەڕاستی پێویستمان بە ڕەفەیەکە بۆی کتێبەکانی تێدا جێ بکەینەوە. لە ماوەیە خانمێکم بینی ڕەفەی زۆر جوانی دروستە کرد، بەکاری دەستیش بە مەکرەمە دروستەکەی لەگەڵ ماڵەکەی زۆرە گونجێ. جا ئەچم سێرێکم بزانم ئەگەر گونجا ئەو داوایەکەین، ئەگەر زانیشم کارەکەی جوانە ئەو کاتە بەرنامەیەکی لەگەڵاکەین. پێ جوانە زۆر باشە. هەنیگیان کتێبەکە کەرەوە جێی خۆی. سارا سەباح ڕەحمەتوڵڵا لەدایکبووی ساڵی 1990 خەڵکی شاری کەرکووکە و هەر لەوێش دادەنیشێت. خوێندکاری کۆلێژی پزیشکی ڤێتەنەری بووە لە کۆلێژی پزیشکی کەرکووک، بەڵام لە خوێندن دادەبڕێت. هاوسەرگیری کردووە و خاوەنی کوڕەکە، هاوشان لەگەڵ کاروباری ماڵەوە و دایکایەتی حەزێکی زۆری بۆ کاری دەستی هەیە و کاری مەکرەمە و چنین و دیزاین بە تەختە دروست دەکات. دەیکات بە پیشەیەک و لە ماڵەکەی خۆیەوە و لە ڕێگەی سۆشیال میدیاوە دەیناسێنێت، وەک خۆشی ئاماژە دەکات، دەیەوێت بابەتی جوان و جیاواز پێشکەش بکات. سڵاوی خواتان لێبێ خۆشەویستان، خۆم بە خۆشحاڵ دەزانم کە ئەم جارەش هاتوومەتەوە خزمەتتان لە بەرنمەیەکی تردا. بۆ یەکەم جار هاتوونێتە شارە جوانەکەی کەرکووک بۆ لای خاتونێکی دەزڕەنگین کە کاری مەکرەمە و چنین و دەزڕەنگینیەکە. بۆی زیاترم خانمە بێەوە بناسێنم و سەردانی بکەین پێکەوە. ئەمڕۆ هاتوومەتە شارە جوانەکەی کەرکووک، هەرچەنە کاتێکی زۆری ویستا ماڵەکانم دۆزیەوە، وێ دەکەم لە ماڵ بێت و ئێستا حاضر بێ بۆی کە پێکەوە سەردانی بکەین. فەرموو. سلام علیکم. چی سارا خان؟ باشی؟ زۆر سپاس. خۆ ئامادەی بۆ بەرنامەی ئەمڕۆ دەست پێ بکەین. فەرموو پێشمان کەوە مادەم ساحب ماڵی. ماشەڵڵا باخێکی زۆر خۆشتان هەیە. پێ چۆنە تۆزە لە باخەکە دانیشین دوای بچینە ژوورەوە؟ کاتە پێشم کەوە. فەرموو. جا سارا خان ئەها کەرکووکیانە چۆنی حیاتم دەنگ و باسێ؟ باش حیاتم بەخێر بەسەر کەرکووک چۆنە؟ خۆشە باش ئێمە ڕاهاتوین بەڵێ هەستەکەم لێرە نەبێ ئێرە بێ هەستەکە بترها خۆشە بەلایەوەی ترها وەتەنی خۆی ڕاستەکەی لەوانەیە لە ڕووی خزمەت گوزاریەوە هێشتا وەکو شارەکانی تر نەبێ، بەڵام چۆکە لێرە ڕاهاتوین هەستەکەم لە کەرکووک نەبێ ناتوانم بژم. ڕاستەکەی شارێکی جوانی کوردستانە، زۆر خۆشحاڵم بەڕاستی، یانی ئەمە یەکەم جارمە منۆکو خۆم بێمە وەکو ئاژی بێنە شاری کەرکووک. جابا زیاتر دەزڕەنگینی و بەهرەکانی تۆ بناسین و بزانین ساراخان کێیە خۆت بناسێنی. بەخێر بێن، زۆر خۆشحاڵ بووم بە بەشداریکردنم. من ناوم سارا سەباحە، دانیشتووی کەرکووکم، تەمەنم 24 ساڵە، هاوسەرگیریم کردووە و خاوەنی کوڕێکم. داوەکو قۆناغی کۆلێژم خوێندووە، لەبەرچۆنەوە کارێک نەگوازێنە ئەتوانم بڵم دابڕاوم لە پلانمایە بگەڕێمەوە، بەڵام لە ئێستاە زروفی ژاوا خوازێ و بۆیە لەو ماوەی کە دەوامم نەبوو ئەمانە کاتی زۆر هەبوو، حەزمەکرە و کاتە بەتاڵانە پڕکەمەوە و ئیسفادەم لێ کرد. واتە خوێندن نەبووە هۆکارێک بۆی تر کە دابڕێ لە ژیان و ئیتر هیچ کارێک نەکەی، بەڵکو ئەوە وای کرد کە دەستکە بکای دەزڕەنگینیانەوە تا هەر لە مناڵیەوە خۆت بەهرێکت یا بوو. ڕاستیەکەی ئەتوانین بڵێن زۆر کەس سەرکەوتنی بەس بە خوێندنەوە بەستۆتەوە، مەرج نییە تەنها لە خوێندنا سەرکەوتوبی، بۆ هەیە لە زۆر بواریترا سەرکەوتوو کە پەیوەندی بە خوێندنی شەوە نیە، بۆ نە کاری دەستی نەخێر خوێندن نەبووەوەی ئەوە بەڵکو بۆیە هۆی دەست پێکەم.
لە مناڵیشەوە بەڵێ من چنینم ئەکرد بەڵام ئەم شێوەی ئێستا ناکەم ئەکرمەوشت لەبەر ئەوەی من دایکم خۆی بەرگتووە خەیاتە و لە مناڵیەوە هەر لە پێش چاومەدا ئیمەن چنین و متومور و بە میراتی دەستڕەنگینێک لە دایکمەوە فێرومە زۆربەی هۆشتانێکە بەردەستی ئەو کردووە یارمەتی بێت و هەندێک کاری لەگەڵا بکەیت بەڵێ وەکو بەرگدوریەکە ناقت حەزم پێی نەبوو مەکینەوەمانم بەکار نێناوە بەڵام کە ئەو مەکسیەکەی دووریوە من هەم دەستی ڕسمیشم هەبووە نەخشی مەکسیەکەم بۆ نووسیوە و لەگەڵ یا حەزم کردو پڕم کردوەوە بە زەنگیانەوە متومور و جلی کوردی ئەم ڕۆژەکانی بەرە دایکەوەی دووری خۆشی شەیتر هات لەوەنە ناچێتە لای خیاتی تر لەو ڕۆ حەساوینەتەوە باشە سارا ئەزمموی چەندێک کارت هەیە لەم بوارەیە و ئەو شتانی کە کاریتیاکەی چین بە بینەرانی بناسیێنین زیاتر لە چی بوارێکی کاری دەستڕەنگینی ئیشەکەن ئەزمون وەکو وتمەها لە مناڵیەوە من ئیشەکە ئەزانم بەڵامی تر کە کردوتە بەکارێک و بۆ منە پێیجت بۆ داناوە و ویستوتە زیاتر بناسرێت بەڵێ تقریبا 3 ساڵە بێت پێشتر ئیشم ئەکرد بەڵام تەنها بۆ ڕەفیقی خۆم خزم و لە ڕێگەی ئاواوێکتر بینینەوە وەکو بڵێن لە ڕێگای پێیج ئۆنلاینەوە نەبووە ئەوە برادری نزیکم کە سەرگیری کردو و توێتی تۆ ئەزانی بۆ مچنە لەوەوە تر بیرۆکەی دانانەکەش ڕاستەکەی لەوەوە دەستم پێ کرد کە بۆ خەڵکیش بیکەم هاوسەرەکەم وتی تۆ هەر ئەیکەیەکی بۆ چینای پیجدا بنیا لەم ڕۆژانە ئێستا ئیشەکەەوە وای لێ هاتووە خەڵک پیجداانێ بۆچی پیجدانانی توی تر هەرچی پێویستکە من یارمەتیداێن لەوەوە ڕاستەکەی ئەمە بەڕاستی گرنگانی خێزانەکەت هاوکار بوون بواری کارکردنەکە چێ کاری دەستڕەنگینەکە وەکو چنینی کاری کۆ توشتی مناڵان کە کلیمی پێ ئەڵێن وهروە وەکو مەکرەمە کە زیاتر بۆ دیکۆڕاتی ناوماڵ و ڕەفۆ ئەمانە بەکاردێ و هەروە چنینی سوفی ئاسایی کە بۆ کڵاو و مل پێچ و ئەوانەش هەیە بۆزان بواری تەختەش هەیە هەنێک بۆم نزااو ئەوانە بینیوە لە پیجەکەت ڕاستەکەی خۆی ڕاستەکەی کە ئەگەڕام لە مەکرەمەیە بە ئەوی بەرە و پێشی بەرم حەزم نەکردنا وەک دووبارە بێ وەکو پیجەکانی تر حەزمە کرد یعنی ئیشەکەی سارا بناسرێتەوە جیاوازیەک هەبێت کە سیرمە کرد لە وڵاتانی تراگەرا ئەم بینی تەختی تێکەڵ کراوە زۆر بەڵم بوو زۆر گەڕام زۆر سەیرم کرد سپاس بۆ خواتوانم بڵێم وەک یەکەم پیجم لە کوردستان تەختەم تێکەڵی مەکرەمە کرد بەرە سەرەتا بەس تەختەکە و مەکرەمەکە بوو تێکەڵم ئەکردن بەڵام وتم مادەم من هەر شتەکە هەیە و بوارەکە هەیە بۆچی نێم تەختەکەش بە تەنیا بەکار بێنم هەم لەگەڵ شتەکانمە ئەبێتەوە بەستێت بۆ نمونە خاتونەیەڵێ من ڕافە ئەبم بەڵام چی لەسەردا بنم تومەوەرەمە زیکرێکە بۆ نمونە و لە مەدخەلادەی ئەنەی زیکری چوونە دەرەوە لە ماڵ لەسەردا بنێ لایەنە دینیەکەشی زۆر مهمە زۆر ڕەنگەت ئەم کاری دەستڕەنگینی تۆ بێتە هۆکارێک کەسێک بۆ منە نزاکەی لەبیر نەکە کاتی ڕۆژ کەس ئەڵێ من نزاکەم بیر ئەچێ زۆر حەزەکەم بخوێنم بیرم ئەچێ بەڵام کە تۆ نزاکە و هەبوو لە شوێنی گونجاوی خۆتە دادنا بیرت دێتەوە کە ئەیبینی هەم دیمەنێکی جوانیشی هەیە زۆر جیاواز و جوانە بەڕاستی ئینشاڵڵا دوای کارەکانی شتەبینی ئینشاڵڵا من وەکو خۆم پێشتر بۆی نزاکانە بینەچە دایم ستیکەرە ڕەنگا و ڕەنگەکان هەبوو ئەم نووسی و بە تێپێک ئەمیان لە درگاخراپە بوو ئەدڕاتەڕە بوو لەگەڵ سڕی نوشتا لێ ئەبۆیەوە کە ئیشم لەسەر تەختەکە کرد هەستم کرد ئەمە جوانترین بیرۆکێ بۆ زیکرەکان بۆ ئايات بێگومان ناو نووسی مشتی لەسەرکرێ بەڵام جیاوازەکەی لەوەیە کە ئاەت و لایەنە دینیەکەی زۆر تایبەتی کردو سپاس بۆخوا ساراخان باست لە هاوسەرەکەت کرد کە ئەو بەڕاستی ڕۆڵێکی گرنگی هەبووە لە دەستپێکردنی کارەکەت وەکو پێیج و زیاتر بەرفراوان بوونی بەگشتی باسی خێزانەکەتم بۆ بکە دڵنیام هەم لە بڕی لە عیلێکی دەستڕەنگینە بووی دایکت بینیوە خەیاتی کردو هەندێک کاری کردووە ئەمەش بۆتە هۆکارێ دواتر هاوسەرەکەت حەزەکەم باسییان لێو بکەیت و دەستخۆشیان لێ بکەی لێرەوە دەستخۆشیان لێکم بەڕاستی هەر هەمویان پشگیری منن دایکم باوکم هاوسەرەکەم و براکەم براژنەکەم بێگومان ئەمانەی کە نزیکن بێگومان خوشکم و کەسە نزیەکانیش پشگیریم ئەکەن بەڵام وەکو یارمەتی سپۆرت ئەوانن من هاوسەرەکەم خۆی بیرۆکردی خستە مێشکمەوە کە پێیدانم من ئەم کرد بۆ خزم و کەس بەڵام ئەوە نەبوو گەورە ببێتەوە شەکانی بگاتە ئەوەی خەڵک لە شارە عەرەبیەکانەوە داوای کردووە وەکوتم هاوسەرەکە پشگیرم بوو لە کڕنی پێداویستەکانە من ئەوێ ئەوە باسکەم یعنی زەحمەتترین شت لە ئیشەکەی منە ئەوە بۆ پێداویستەکان لە کەرکک زۆر کەمە هەر نییە توانم باشە لە کوردستان هەر نییەیان ئەو تا بەس لە شاری لە کەرکک کەمتر هەیە شتەکان لە شتەکانم هەمووی لە شارەکانی تر ئەکڕم ئەوە بۆ من هەم ئیشەکانم بڵێن موعیدی کارکردنەکانم تۆزێ لەبەر ئەوە دایمەن درەنگتر ئەگاتە دەستی مشتریەکانم لەبەر ئەوەیە من کە کەسێک شتێ داوە ئەکا یەکسەر لە سلێمانی هەولێر هەڵەبجە ئەبێ بچم بۆ ئەو شوێنانە دایمەن ئەو هاتوچوانەشت هەیە ئەمە بخۆی ڕاستێکەکەی پێشتر
بیرمە کرد و هاتوچۆکە زۆر زۆرە لەبەرەوەی ئیشکاری هاوسەرەکەم ناگونجێ شکر ئێستا ئۆنلاینەیە هەمووی لە ڕێگەی ئۆنلاین ئاسانگارێکی زۆر زۆر باشە. باشە ئێستا منداڵێکی بچووکیشت هەیە کوڕێکی جوانت هەیە وایە ئەوە دایکایەتی ڕێگر نەبووە لە کاروبارەکانی دەستڕەنگینیت یان ئەوەی کەیتر نەتوانی هیچ کارە بکەیت؟ سپاس بۆخوا من کە بۆن لە کوڕەکەم نەتایک بوو هەموو کات و هەموو شتێکە هەتا ئەوەی مناڵیترە بێتە 3 ساڵ 4 ساڵ تۆ زیێتە زۆربەی کاتەکان لەگەڵ ئەو بەسەر کردووە حەزم کردووە ینی کەم تەرخەمیم نەبێ لە دایکایەتی و ئیشەڵا ناشبێت هاوسەنگێکم ڕاگرتە بێگومان هەر کاتی ئەو یاری بووە کاتی ئەو جیایە بێگومان کاتی ئەو جیا کردوەوە بەتایبەتی من زۆرترین ینی کاتەکانی ژیانم بۆ کوڕەکەم هەوڵباری ژیان چۆن بەڕێک ینی وەمنە خاتوونێک ئیشی ماڵەکە ئەو مناڵ ماشەڵا کاتێکی باشێ کاری دەستڕەنگینی بۆ خۆی پەیوەندی کۆمەڵایەتی هەیە ئەمان هەمووی گرنگن لایانی ژیان ئەبێ ئافرەتان بەڕاستی گرنگی پێ بدەن بێگومان وەکو هەر ئافرەتێکی تر بەڵام پێشتر بۆ نەکات بە فیرۆدان هەموو ئێستا ینی پلانی ڕێکەیە لە ڕۆژەکەمە بە وردی هەموو دقەی دەتوانم بڵێم هەموو سعاتێکی ڕۆژەکە بە مەزبوطی بەکاردێنم بۆ ئەوی هەم فریای ئیشی ماڵ وەکو خانمی تر فریای بڵێن مناڵەکەم بکەوم و خۆشی ئیشی دەستی کاتێکی زۆر زۆری ئەوە بتوانم هاوسەنگێک ڕاگرم لە نێوان هەمویانە ئەلحەمدوللا تاڕاتێکی هەموو ئیشی کاروباری ناوماڵ ئێستا زین مادەم دایکی وایە چێژ لێنان و ئەوانە یانی دەساوی خواردنشتت خۆشە باشە من سەرەتا سەرگیرم کرد هیچ خواردنێکم نازانین لەبەرەوەی قوتابی کۆلێژ و بەس ماشەڵڵا هاوسەرەکەم زۆر هەڵگرتی بووە کچی بچووکی ژۆم لە ماڵەوە ئەوە زۆر دەورە بینم شەباوکم مەیوت دلێ گەڕیش پێ بچی خبرێکی تو با بۆ خۆی پێ تایەک و دوایکمی باسی بۆ خۆی فێری شتێ بێ بۆ خۆی بسوڕێتە دوای بخێتەوە بە مەجبوری بێ فێر بیت کاروباری ناوەڵ هەمووی خۆ بەڕێوەڵان ناوەڵ سەرگیرە و کە تەنانەتی چ نازانین لە خواردنە هاوسەرەکەم زۆر زۆر باش ئەو فێری کردم ئەو فێری کردی وەڵام شتێکی جیاوازە ئەو زۆر زۆر حەزی لە خواردن دروستکردن و پێشترش لە چێشخانە ناشێت خواردنەکان ئەو لێنێ ناناسە لە ئێستا وەڵام دەوەک جاران جار دەستێ بەرە بکەن هاوکاریەک بکەن ئیشەڵڵا هەردووکتان سەرکەوتوو بن بەڕاستی جوانە خێزانێک بێک و کۆبێتەوە ینی هاوکاری کردنیتیا بێ چکە هەردوو لا بەڕاستی پێویستە تاواکەریەک بن وانە بێ هەم تۆ کاروبارێک بەڕێوە ناچێ هەم هاوسەرەکەش بەخوا منداڵم پشتگیری ئەو نەبووایە من لێرە نابوو ناگەشتمە ئاستە باشە سەرغە بێتۆ لە بچینە ژوورۆ هەستەکەم ماشەڵڵا لە کوردستان کە دانیشی تاوێ دەنگی سارەی سەوزۆمی و ئەوانەیە تو ئەوانە ڕەنگە دەنگمان زۆر وازەح نەبێ ڕاستەکە باش ساحێب ماڵی پێشمانگە وا بڕێ بۆ ئامادە کردوین و کارەکانت جا پێم بڵێ ئەمانە هەمووی بابەتی جیاوازن باسێکیان لێەوە ئەەکەیت سەرەتا دووبارە بەخێر بێن زۆر خۆشحاڵ بووم ئەگەر بابەتەکان وەکوتم چنین و تەختەشە یعنی ئەمە نمونەی هەموو ئەو کارانەیە کە کردوتە ینی هەموو شێوازەکانی کەمیشە ینی زۆر زۆر مەجای زیاترێ بەڵام ئیشی حازرم نییە من لەسەر داواکاری ئیشەکان وەرەگرم بۆ ناتا کەسی داواشتێنەکە من لە خۆمەوە ینی ئەمانە هەمووی داواکاری بەڵێ نەگەیشتن بەڵێ هەنێکیم لەبەر بەرنامەکە لەبەر بەرنامەکانێکی گلدایەوە بۆ ئەوەی نمونە هەبێت چکۆوەکو خۆم هەر ئەوانەم هەیە کە بۆ ماڵی خۆم کردومە زۆر کەم ینی ئیشی بەردەستمێ لەسەر داواکاری شتەکان دروستەکە باشە بۆ دروستکردنی بابەتێکی وە چەندێکی کاتەوێ بۆ منە تەختەکانە یان ئەو چنینانەیە بە گوێرەی بچووکی و گەورەی ئیشەکان بۆ نمونە ئەو چنینی سێتی ئەمە سێتی مناڵە بۆ سێتی میک ئەپش ئەبێت دایبی و شیر و قوت و ئەو شتانەی مناڵەکەی تێکری بەردەست بۆی ئاسانکاری بێ بۆ دایکەکە ئەوە چنین جاری وایە 3 ڕۆژی پێچوە لەبەرەوەی چنین شتێک نییە بڵێ دانیشم تا تاوینەکەم هەڵناسم دەستش لە بێ شانمە لە هیلاکە بێ کە دەست پێکرات چەند ریزێک هەر چەند ریزێک ئەتوانم بەسەریاکەوە چکە دەستشتە هیلاکە بێ جێدەڵم ئیشێکتری ماڵەکەم شتە دوای دێمە سەری بۆیە ینی کاتی ئەوێ جاری وایە 3 ڕۆژی ئەوێ مەگەر کەسێ زۆر زۆر پەلەی بێت زەخت لە خۆتەکەی زیاتر کارکی بۆ تاواکەی
ئەی بابەتی تەختەکان ئەوان ئاسانن تەختەکان زیاتر ئەوە ئامێرە ئیکات دیزینەکەی کاتیەوێ دیزینەکەی کاتی بۆکەی و ئامێرەکەش بەپێی پڕی نەخشەکە و کەمی نەخشەکە ئەویش ئەوێت بەڵام زیاتر دیزینەکە شەر خۆت ئەیکیت بەڵێ ئەی بابەتی مەکرەمەکان ئەیە بینین بۆ نمونە بابەتەکان زین پەتێکی زۆری پێوەیە یان بکری زۆری پێوەیە ئەمە کاتێکی زۆرە بە مەکرەمەکان کاتێکی زۆر و ئەزیەتێکی زۆری شێوێ مەکرەمەکان ئاوای ئەیبینی بە چاو لەوانەیە شتێکی ئەو پەڕیمەترێ بێ بەڵام کە ئەیچنیت بۆ لەوانەیە بۆ مەترێک نەخش جاری وایە دەمەتر مەکرەمەم بڕیوە بە پێوە ئیشی لەسەرەکەم بۆ ئەوی تەڵەکان ئالۆز نەبێت یعنی ناتوانین بەدانیشتنەوە ئیشی لەسەر مەگەر شتێکی زۆر بچووک وەک مەدالیایەک زنجیری مەمەیەکی مناڵ بێ بەدانیشتنەوە ئەتوانی ئەگینا ئەوانی پەردە هەیە جۆلانە هەیە بە مەکرەمە دیکۆری گەورە هەیە بوون ئەم دیکۆر کاری ئاها گەورەت کردووە بۆ پەردەم کردووە لێستا جۆلانم وەرنەگرتووە پەردەت پێ کردووە پەردەی سێمەترین پێ دروست کردو بە مەکرەمە باشە لە ڕووی نرخەوە چۆنن یان خواز لەسەر کامیان زیاترە بۆ ئەوەی کە بڵێ خواز لەسەر کامیان زیاترە ئەوانەی کە مەکرەمە و تەختە تێکەڵە بۆ ئەو دیکۆر هەیە ئەڵڵا و محەممەدە ناوەکەی و لە بنیەوە نەخشی مەکرەمەی بۆکەی ئەوە تا ئێستا زۆرتری خواستی لەسەر بووە هەندێک جارۆ کوڕۆفی کتێبەکانی زۆر داواکاری لەسەر ئینجانە بەڵێ ڕەفەکان هەیە بڵێن یە قاتە دووقات سێقال یان چۆقات ئەوە بەپێی حەزی ئەو کەسێک کە داوایەکات بێگومان هەوڵم داوە ینی کارەکە ئەوە بێت کە کەسی بەرامبەر کە دێ مشتریەکە دێ زۆربەی شتەکان لەسەر حەزی خۆیەتی شتەکە دیاریکراون نیە مەکرەمەکە بۆ نمونە پەتەکان چ ڕەنگێ بێت قیاسەکەی بە دڵی خۆی باشە مەکرەبە ئەوەی نەی ئێمە ئیبینین زیاتر هەر ڕەنگی سپیمان بینیوە ئایا ڕەنگی تریشی هەیە ڕەنگی زۆر زۆرە ئەکییت بەڵام ینی هۆکارچی ئەویان زۆر خواستی لەسەرە ئەگونجێ لەگەڵ سەلیقەی هەموو ماڵێکە ئەگونج ئێستا ئەگەر هەست کردەوە ماڵەکان زیاتر بەرەو سپی ڕۆیان خەڵک زیاتر چۆتە سەر شتی سادەوە خەڵک زیاتر ماڵی سپی و بێجیەکە ئێستا مەکرەمەکە ئەگونجێ لەگەڵ سلڤەرە لەگەڵ گۆڵ داوانەی ماڵیان سلڤەر و گۆڵدا لەگەڵ هەموو زۆربەی دیزینەکانە ئەگونجێت ئەو ڕەنگە ئۆفوایتی ڕەنگی سپیشی هەیە بەڵام ئەم ڕەنگە ئۆفوایتەکەیەتی زۆرترین بەکارهێنانی هەیە ئەگینا وەک هەموو سوف و بەکرە و شتێکی تر ئەمە ئەشکال ڕەنگی هەیە باشە ئەی بابەتی تەختەکان ئەوی شەریەک ڕەنگەیان ڕەنگی تەختەکان لەبەر کوالێتەکێنێ جا فەرقەکە خودی تەختەکە هەیە بڵێن زۆر کاڵ و جوانە هەیە تۆخە بە گوێری ئیشەکە لێبژێری بەڵام ئەو وردەکاریانەی لەسەری ئەکرێت ڕەنگەکرێ بێگومان باست لە کوالێتی کرد ئام شتانەش کوالێتی هەیە بەجددی ینی ئەکرێت زوو خراپ بن ئەگەر شتێکی باش بەکارنێنی بێگومان ینی هەمووی شتی باشی یاوێت بۆ نمونە مەکرەمەکان ئێمە خاتونێک هەیە لە ئێران ئەیهێنێت لە ئێرانەوە کوالتەکەی زۆر باشە ئەوە نەبێت من کاری پێ ناکەم هەیە لە شوێنی تریش هەیە بەڵام دڵنیام لە کوالێتی ئەویان چکە بەکارم هێناوە و یعنی گەڕاوم تا ئەویان دەستکەوتووە بۆ کلیمەکان بەداخەوە ئەو چنینی سەبەتەکان هەتا ئێستا لێرە شوێنێک نییە بڵێن بە تەواوی کلیمە کوالێتی باشەکەی هەیە لەبەر خودی کلیمەکەنە کلیمەکە کە ئەکی تۆپەکە باریکتیایە لانێ شوێن باریک بۆ لانێ شوێن ئەستور بوو ئەوە زۆر ئەستەنی بۆ کارەکە دروستەکە منۆک خۆم ناتوانم شوێنە باریکەکەی بەکاربێنم لەبەرەوەی ڕێک ناڕێکێدا بە شکلی ئەو شتێکە دروستی ئەەکەی و تەنکە بێ بۆی هەیە هەڵوەشێ بپچڕێ بۆیە هەموو جار زۆر کات هەبووە لە ئیشی کلیمەکانە قازانجم نەکردو بۆکو زەرم کردووە چکە ئەوە هەستاوم باریکەکەی تەر کردو و بە شوێنە ئەستورەکانی چنیوە تۆپی زیاتری ویستۆ ئیشتاسە بۆی کێکوکنی باسکەی نازان بەستێگە بەڵیام ینی کاری چنینەوانە وردەکارێکی زۆری ئەوێ و هەتا کەسەکە خۆشی نەیکا نازانێ زەحمەتەکەی چییە چونکە هەم بە چاو هیلاکەبی هەم بە جەستە زیانی پشت شێشانە دێشەیتر تەرکیزمێشکەکە لە هەمی زیاتر ینی جار هەبوو ئەوەندە هیلاگوی بڵێ ئیتر نایکەم وازێنە ڕاستە جاریوە هەبوو ئیشەکان ئەوەنە زۆر کڕڵ بەسەرێکە ئاڕڵە تۆمەتەوە ئەمە جبێت تاوا بێتر نایکەم بێزار و شتم دەست ناکەوێت بەڵام ناتوانم یان بۆ نمونە ڕۆژێک ئیشم نەبێ یەک ساڵەزم شتێ بۆ خۆمەچنم دەستم ڕاهاتوە یەکسەر دڵم سەڵەتە بێ گەشتێکم لە بەردەستانە بە جاروی چمە میوانی کە هیچ نییە بیکەم خێرا لە جانتاکەمە پێماتوە شوێنێ پێمە دایم سوفستنارێکەوە هەرێکم بەشتێ دەست بەتاڵ لە دایکمەوە بۆمەوە دایکم وایە کە دانیشە چایەکە خوا قاپێک لە بڕێنەوە چایەکە لەم لاشەوە یەکسە خێرا سفێکی پێڵێ شتێکی لێ ینی سود لە هەموو کاتەکان دەبینی جاری وایە بۆ سەفەرە چۆم لەناو سیارەکە پارچێکم پێکە بتوانم لەو کاتەیە ئیشی لەسەر بکەم ئەیچنە باش ئەمانە ماوەیەکی زۆری ئێوە کەسەکە تیا شارەزابیانی ئەگەر کەسێک دەست پێ بکە ئەتوانێت بەم کوالێتی بەم شازە دەری بچێنێ ئەوێ بەڵام هەمشی شتەکە حەزە کەسێک حەزی لەو ئیشە نەبێت
باشترین و کوالیترین شتەکان بخەنە بەردەستی ناتوانێ بیکە هیچی دەستی هونەرە حەزای یعنی بەهرەیە ئەگەتیاتان نەبێت 1000 کۆرس وەرگرە و یوتیوب هەمووی بکە چکە چەندها کەسی ئەڵێ من کردومە بەخێر بێ جۆنی چۆنی ئەمە کێیە ئەوە کوڕەکەمە ناوی چییە داڤەر دابان داڤەر داڤەر جۆنی قسەمان وەرێ بۆ دانیشە وەرە لەیدە وەرە بەڵامان دانیشە باشە چ تایبەتمەندیەک ئەی بە پیشەکەت جیاواز لەو هەموو پیشەی و کار دەستیانی ترکە هەیە بۆ نمونە چنین ڕەنگە هەبوو بێ یان کاری تر هەبوو بێ مەکرەمە هەبوو بێ هەستەکەی تایبەتمەندیەکەت پێیاوە بەڵێ من یەکەم کەس چینەکەم ئەکییت هەبووە لە کوردستان هەموو ئەم سەبەتە و چنین شتانە بەڵام ئەو تایبەتمەندی توانم بڵێم هەستی نەدام ناوە ئەو هەوڵم داوە ینی بەدڵی ئەو کەسە بێت تاو لە شێپ لە ڕنگ واتە خۆشتی ئامادەکراون یعنی بڵێ بە مشتێک ئەمانە هەیە ئەتوانی داوەکی یەکسەر خۆت پرسیاری لەگەی بەسەرەکە خۆش دەکەن بەڵێ ینی شتێک ئامادەکراو مەگەر ئەها لە کاتی بە ئیشیا خۆم دروستم کرد بێ بڵێم ئەمە هەیە ئاەتۆ بەدڵتە من خۆم دروستم کردووە ئەوە هەیە بەڵام یەکسەر ئەگەر کەسێک کە پرسیاری شتێکڵم تۆ حەز بچێ حەزەکەی چڕنگ بێ حەزەکەی قیاسەکە یان بوون هەنێشت هەیە پێویستی بوون بۆ شوێنێکی ماڵەکەی ئەڵم قیاسی شوێنی ئەو شتە چەنە بۆی بە قیاسی ئەو شوێنە بێ ینی پوختە و ڕێک دەرچێت ئەوە تایبەتمەندەکەیەتی کە هەموو شتێ بڵێ مشتە دێکابێ ئێستا بەشێکی باشی کاردستەکان لە سوشال میدیاجی خۆیان کردوتەوە خانمانێکی زۆر ئەتوانن ئەو بکەنە دەرفەتێک بۆی کارەکانیان بناسییانن هەر بەرمونە من ڕەنگە بەشێکی باشی کارەکانتم لێەوە بینی بێ چۆن سوود لە سوشال میدیا وەرەگرێ یان چ کارێکی تیا بڵاوەکەیتەوە چەند کاتی بۆ تەرخانەکەی من کارەکە بۆ بڵین دوکان و شوێنێکم نییە هەمووی لە کاتە زیاتر ئەتوانی پشت بە ئۆنلاینەکە بەسی بە پیجەکەت طبعاً ساختکردنەوەی هەموو بەرهەمەکان ڕێگەی پیجەکەمەوەە سپاس بۆخوا ینی ئەوە نییە بڵین من شوێنی کارم هەیە چم لە هێشتەکان دوکانم هەبەیە نەخر هەمووی لە ڕێگەی پیجەوە کاتێکی باش مۆداناوە لەبەرەوەی چۆن تۆ دوکانێکتە بێ بڕۆی دوکانەکە بکەیتەوە و گرنگی پێبیت و منیش بە هەمان شێوە پیجەکەم بەنی هەڵسم لە خۆی تر ستۆریات و نمونەی کار و جوابدانەوەی نامەکان و هەر کارێکە درستی ئەەکەم بۆ ڤیددیۆیەکەم و ڕسمیەگرم و دایانم باشە هەستەکەی ئێستا خواز لەسەر ئەم جۆرە بابەتانە هەیە یان مشتریت لە شوێنی ترەوە داوای کردبێ لە دەرەوەی وڵات ئەها هەندێک خانممان هەیە ماشەڵڵا کارەکانی ئەوە جوانەی تر لە زۆر شوێنەوە حەزەکەن دەستیان بگا بە کارەکانی ئێستا خواستی زۆر لەسەر لەبەرەوەی لە کۆتاییە هیچی دەستی تایبەتمەندیەکی هەیە لە بازاڕ جیاوازە کە تۆڵی ینی بۆ نە پارچێش هەیە ئی بازاڕیە دووبارەیە لانی لە زۆر ماڵا بیبینی بەڵام پارچێکە لەسەر داواکاری خۆت دروستکراوێت تەنها لای تۆیە مەگەر کەسێ لەوی تۆ دووبارەی کاتەوە بەڵێ من کەس هەبووە لە دەروی وڵات بۆ نامی بۆ نردوم و توێتی دێمەوە بەسەردانە تا دێمەوە حەزەکەم ئەو شتانە بۆکەی بیبەمەوە لەگەڵ خۆمە بەڵێ هەبوو پێودی چۆنە لەگەڵانی سوشال میدیا جاری وایە هەستەکەم ینی ئەمەە کەسانی نزیکن لێمەوە دەردەدڵیان لەگەڵاکەم پرسیان پێەکەم بۆ شتێ کەسانی زۆر باشم ناسیە لە خۆشت دەرناکەوێ یانیونی من سەری سوشال میدیاکەم کردبێ بڕوان ناگەم خۆت ئەوە دەرکەوتی نەخەرتەوەی زیاتر بۆ کار سوود لە بابەتەکان ببینی بڵێ خۆم دەرنەکەوتم تاوەکو ئێستا لە بڵێن لە پیجەکەی خۆمە ڕێکردنە بێ ینی بۆم نەگەر خانمێک بڵێ من ئیشم هەیەتر ناتوانم ئیشەکەم بناسیێنە مەگەر نەبوون بە ئیش کەوتووە بەڵام زۆر بە ئیشەکان نستیان ئەوانی لە ماڵەوەیکەی پێویستی ئەو ئیشێ من پێویستی بە دەرکەوتن نیار ئەوەی ئیشەکەم بە جوانی بکەم و بە جوانی نیشانی بم بەڕای من هیچ پێویست ناکە دەربکەوە لە پیجەکە نێگەم بابەتە قسە شتێک دەستەکانە خۆش خۆش ئەوە حازرەکەی بە سێکێمانە بکەم ئەمانە وەک دیارە بۆ هاوسەرگیری و ئەو ئاهنگانەیە کە ئەکرێت بۆ نەو دیاری بەڵێ ئەمە ناوی کەسەکانە لەسەری بەڵێ ئەوەی بزانم ڕەنگە بەرواری هاوسەرگیریەکە بێ ئەمەشیان ناوەوایە ئەوە زیاتر بۆ ژووری مناڵ داواکراوە ناوی مناڵەکە و بەروارەکەی ئەنووسرێت جوانانیم ئێستا ئەمەیان نەخشی گوڵی لەسرە تایبەتمەندێکی پێبەخشیوە جیاواز ئەوانە نووسین و ڕەنگەکان ئێستامان نەڕەش بەکاراتوە لە سەداوای و کەسێ بەڵام هەر کەسێ ڕەنگێکی بوێ لە سەداواکاری ئەمە بەناوی دافارەوەیە کوڕەکەت پارەی چاکی چاکۆ بێتەوە کاسی گەورە مۆدەست دەغیلێ زۆر جوانە بۆ مناڵ ینی منداڵ ڕەنگە تەشجیع بێ هاشتی پارەی تێ بکات و فێریەوە بێتها گەر بڕێک پاری دەستکە و بتوانێت هەنێکی لێ بۆ ئەوەی کافێری پاشکەوت بێ زۆر باشە من ئەمام دروست کردووە کەپسە بەڵام لەسەر داواکاری دروستم کردووە بۆ کەسانی تر ژێرەکەی وەک بڵی بەنهێنی ئەکرێتەوە مناڵەکە پێی نازانێت بەڵام بۆ ئەوەی ئەو جوانی نشکێنی
بەڵام من بۆ کوواگەم بۆ داهاتوێکی دوور درستم کردە کە پس درستم کردە زۆر باشە ئەی ئەمان زۆر جوانە بۆ مطبخ ناوی مطبخیشی لەسەر نووسراوە بە ئینگلیزی خواستی لەسەر کەوگیر و خۆشت بەڵێ ئەم بینی ئتر ویستم تاقیکەمەمە یەکەم دوارە لی دروست کرێ باش و سەری گرت بیرۆکەکە سەری گرت زۆر جوانە بۆ درگاکانە ئتر بۆ ژووری دانی ئەمە بۆ هۆڵە بێت لیڤینگ ڕوم وایە بەڵێ ئەمە بۆ ژووری نووسنە ژووری خەوە ماشەڵاشتی جوانە دروست کردووە و ئەشوانە لێ لە ماڵە سوودیان لێ بیت ئەی ئەمانە زیاتر بۆچی بەکارێن ئەی ئەمەیان چی تێکرێت ئەوەش بە گوێرەی قیاسەکەی بۆ نمونە هەیە میکاپی تێکا بۆن و هەیشە بۆ مناڵەها شیر و قوتوی بەردەست و ئەوانە یعنی بۆ زۆر شت بەکارێ بخواستی کەسەیاڵێ دایم شاحین و ئیتفۆن و وایە بۆ ئەوان زۆر زۆر باشەکەەوە کراوێ وایە ئەمانە ئەوەی باشانی ڕەنگی جۆرا و جۆریشی هێش توانێت بە پێی ژووری خۆی قیاس و ڕەنگەکان بەرزی و نزمی چنینەکەی ئەوەش دەخواست بەڕێستەوان بەرزترە تا پرتەقاڵەکە نزیتر ئەمە دوای ڕستقە وایە زۆر جوانە لە ماڵا هەبێ و کەسەکەش ئەتوانێت زوو بیری بکەوێتەوە و کاتی لە دەریشەوە باسمان کردوێت لەم شێوازە دوعاانە ئەکرێ بۆ نزای چوونە ژوورەوەی خۆگۆڕینە چوونە توالێتە ئەوانە هەمووی لە توانین لە شوێنەکانەدا برێن لەو ماڵە کەسەکە سوودی لێ بین ستاوش لە سەداوکاری بۆ هەیە حەزەکە زۆر و دوعاە بڵێتەوە من خۆم درستم کردە لە مەتبەخادامنەوە بۆ کە دەستم لە هەر ڕستێکدا ئەو دوعاە بخوێنم ئینشاڵڵا ینی بەرەکەت زیاتر بێ وڵا شتێکی جوانە دەستەکانە خۆش بێ باشە لە شاری کەرکووکە هەستەکەی کاری دەستڕنگینی گرنگی پێدرێیان زۆر بوار هەبێ بۆ پێشەنگا و ئەو جۆرەشتانە ئێستا بوونە لە شارەکانی ترا زوو هەندێک فستیڤالوانناکرێ هەلێکی باش ئەڕخسێ بۆ خانمان کە بەشداری تیا بکەن و زیاتر خوانی تیا بناسیێنن وەکو پێشتر لە کەرکووک زۆر کەم بوو من 3 ساڵە ئەم کارە ئەەکەم نەبوو یعنی تاوەکو ئەم ساڵ پێشانگایەک هەبوو و بزانم فستیڤاڵی هەنارەکەش هەبوو نەمتوانین بەشداریکەم بەداخەوە بەڵام هەیە ئێستا بینم هەر ڕیکلامی بۆ ئەکرێت و شکر کەرکووکژانیانە خەریکش نابێت لەو شتانە بەڵام وەکو لە شارەکانی ترا هەر لێمانی هەولێرنی ماشەڵڵا لەوێ دەرفەت زۆر بۆ ویست قەت هەوڵە نایە بچیتە شارەکانی تر ئەگەر بوون فستیڤاڵێک شتێکی وهابیان قورسە بۆ تۆ پێیان توم ڕاستیەکەی بەڵام من لەبەر کوڕەکەم نەمتوانی ماوەیەکی زۆر بەجێ بێڵم هەم ڕێگاکە و هەمە بێ ئەو جێبێڵم دڵم نەهاتۆ بۆ یەکارەکەم لێم هێشتۆ بەوەی کاتێ ئەو گەورە بێت شڵ باشە هەر خۆت هەموو ئەم شانە دروستەکەیان هەلی کارە بۆ کەس ڕخساندویان کەسانی دەوروبەر یارمەتیان ناوی لە دروستکردنیە ڕاستیەکەی جاری هەر خۆمم بەڵام پلانم هەیە ئیشاڵڵا ئیشەکە گەورەتر هەلی کار بۆ خانمیتر بەخسێنی ئەتوانم بڵێم ینی هەلی کار ئەوەی کە من پێداویستەکان لایەکەم زۆر بیان ئافرەتنەوەش بۆ خۆی پشگیریەکە بۆ ئەو کەسە ئەوەش هەیە بەڵام وەکو بڵین کەسێک لەگەڵ ما ئیش بکە نەخر لە ئێستا یار خۆمەتەنەی شەکەم لەبەرەوەی هەتا ئێستا بڵێن پێویستی نەکردە چونکە ئەوە نەش بڵین داواکاری وە ناگرم بگاتە ئەو دەرەجە زۆرە بتوانین کە بە پێی مەجای خۆم وەرم گرتووە لە ئێستا بووە ینی هەوڵم ینی هەستم نەکردە پێویستم بە کەسێکە تاواکو یارمەتیم با بەڵام ئینشاڵڵا بۆ داهاتوو بیری لێ بکەرەوە ئینشاڵڵا هەمومان کاتێک کارێکەکەین بگومان بەشێکی بۆ ئەوەیە کە داهاتێکی سەرچاوێکی داهاتی لێوە پەیدا بکەین بەڵام زۆر بیکات خانمان ئەو خانمانەی کە کاری دەستیەکەن ئەو گلەیان هەیە کە کاری دەستی ناتوانێت بەشێکی باش بۆ ژیانیان پڕکاتەوە زیاتر حەز و خولیاکە لە خۆیانە تۆ توانیتە هیچ سوودێک لەم بوارە وەرگری بۆ خۆتیان ئەو تا هەر زیاتر حەز و خولیاکەی وەی لێ کردی بەردەوام بێ وەکو ئەگەر بڵێ هەر هیچ داهاتی نیە ئەوە شوانە بەڵام منیش وەکو ئەوانەی تر هەر حەز و خولیا بۆ لە دەست بەتاڵی و هاتووە لە کاتە بەتاڵەکانم پڕکردەوە پێوەی بەڵام ئەکیت ئەگەر پەرەی پێبێ ئەتوانین بێتە سەرچاوەیەکی داهات ینی خەلمان توان سوودی لێ بێن ڕەنگە لە سەرەتاشە قورس بێ هەتاوەکو ئەناسرێ هەتا ئەناسرێ هەتاوەکو خەڵک ئاشنا بێ ئێستا خەڵک لەوانەیە بڵێ من ئەوم بۆچێ لە بازار شتێک هاوشێوەی ئەمە هەیە سەبەتی حازری هەیە بۆ دروست کراوە لە شتی تر ئەواکڕم نۆک ئەمە تێکچێنەوەک ئەها ئەمە هێشتا بڵین بە شێوەیەکی تەواو نەگەیشتۆ بە خەڵک کاری دەستی چەند تایبەتترە لەبەرەوەی هەر تەڵێکی هەر شتێکی من بەخۆشی مادەبوونی خانمێکی پێوە دیارەقەتەوە ینی ڕوحێکی ئەکەی بەبەرە ئەوەیە وەک کوشتە بازاڕەکان نییە دووبارە و تایبەتمەندی زیاتری هەیە تاسە کەس داوای لێ کردووی فێری بکەی یعنی ئەم شتانە دروست بکاتەوە وەکو ئێستا بینیت لە سوۆشال میدیا کۆرس زۆر بووە ئەڵێن کۆرسی ئۆنلاین هەیە و بۆ فێرکردن و ئەمانە و تویانە بە منیش بۆ چی کۆرس ناکەیتەوە هەستەکەم هێشتا کاتی نییە ئەبێ کاتێکی باش شوێنی باشی پەرستی باشی باش بەڵێ
ئەگینا بەڵام اینجا واشە لە خانەوادەشا بێ کەسێکی ئەڵێ تخوا فێرم کەگەر کاتە هێوا بێم بۆلات هەیە کەسی نزیک خۆمێ ئەوە مناڵم 2 ساڵ 3 ساڵم هاتوون فێرم کردووە لەگەڵ ما چووکە خۆی حەزیلی بوو بە ڕۆژێ لەگەڵ ما کاری کوتی چنیوە هەوە یارمەتیمداوە بەڵام وەکو کۆرس نا بەڵام وەکو خانمی تر پرسیاری هەبووە دەسی بەم ئیشە کردووە هەشتێکی پرسیوە جواب میاوەتەوە نەم کردە بە بەغیلێت و بڵێم نامەی خۆمە بەس بۆ خۆم جوانە ینی بۆ کەسێک پێویستی بە تۆ بێ لە نامێکیشەوە بێ قەیچێک ئەگەر هیچ کاتێک ئەوە نابێتە ڕێگر لە بەردەم کارەکەی توە بەڵکو بێتە هۆکار بووی کەسێکی تریش فێری هەنێشت بە بابەت بێ کە زۆر خانم هەبووە لە من تاز دەستم پێ کردو بۆ نوتاوێت ئێستا مەکرەمە زۆر 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 بەتی مەکرەمە نامانێرن بوون ئەم نەخشە ئەەکەم چەندێکی پێویستە بۆی ببڕما هێشتا لێ نازانم بۆی کەم هەر کەسێک هەر پرسیارێکی هەبووە یەکسەر یارمەتیمدا و نەموتوە بە ئیشەکە بۆ خۆمە بە بەس بۆ خۆم بێ ناخێر هەر شتێ لێی ببەخشی زیاترە بێکیت ئەمە بنی سەبەتەکەی با بڵین بنەکانی ئەتوانی بەچنین نیش بکەی بەڵام ئەمە وەکو پڕۆوەیەگە بەچنین بکەی بۆ شتی قورس نابێت تۆکمە نابێت بۆیە من هەوڵمدا ئەم بابەتانە بەکاربێن تەختەیە ئەم تۆپانە ئەم تۆپانە تایبەتە بەم شێوازە بەڵێ ئەو تۆپانە کلینی پێوترێت تایبەتە بەچنینی سەبەت و کاریکۆت ئەگەر کەسێک لەمە شارەزا بێ ئەتوانێت هەموو جۆرەکانی تری چنین بکەوایە نامەرە چنیە بۆ چنینی هەستەکەم ئەمە ئاسانتر بێ نەوەڵە چنینی ورد ئاسانترا چکە لە کۆنیشان زۆر هەبووە داپیرەمان ئەوانەمانزانی ویانە لیفکۆشتیان پێچنیوە حالەتەم بلوز و کڵاو من پێشتۆ ئەمە جۆرێکی تازێ زۆر کۆن نییە بۆیە زەحمەتتر تری پێ دروستەکەی کاری کۆتی مناڵ کاریکۆتی لە بابەتانی زۆری بینی بەڵێ کاریکۆتی مناڵ لەمە زیاتر ئەم بابەت هەر ئەوەیە سەبەتە و کاریکۆتە باش ئەگەر خانمێک ئێستا حەز بکە دەست بکە بەم کارە تۆ پامە چیە بۆ ینی ڕەنگە لای قورس بێ بڵێ کاری دەستی تر ئەرزشێکی نییە یان هیلاکەتێکی زۆرە و ینی چۆن دەست پێ بکەم هەموو کارێک سەرەتا زەحمەتە پێداویستی ئامادەکردن هەموو شتێ لەسەر خۆتە تۆ بەڵام ئەوەیە کۆڵ نەدەی بەردەوام بیانی بۆ شتێ دێتە بەردەمت نەدوەستێنێ لەوانەیە ماوەدێکی باش دەست نەکەوێت یەکسە کۆڵ نەدەی بگەڕێ لە شوێنی تر داوای بکە لە شوێنی تر دەست پێ بکە بەڵام کۆڵ مەدە لە بەرەوەی کە شتێک بەنیاز بوو بیکەیت و حەزت بوو بێ هەوڵیشی بۆ بێ هیچی شێکش باسانی بەدەست نایە بێگومان هەمووی مادی بوونیە دەوروبەریش بەڕاستی گرنگە بەڕاستی گرنگە پشتگیریەکە نەبێ لە ناو خێزانی خۆتە توان بڵێم زۆر ئەستەمە دەست پێکردن باش ئەتەوێت چۆن لە داهاتوە پەر بەکارەکەت حەزەکەم ئینشاڵڵا بتوانم شوێنێکی گەورەم هەبێت هەلی کار بڕخسێنم بۆ خاتنی تر کە حەزیان لەو بوارێ و ئاسانکاریان بۆ بکەم بۆ من هەموو مەوادەکانم هەبێ ئەوان تەنها چنینەکە بکەن کە ئەوە دەستپێکردنێکی زۆر ئاسانە بێکە ها بۆ من قرس بۆکەم بۆ هەنگاوی ڕۆژتم حەزەکەم ئەو ڕێیان بۆ ئاسانترکەم کە من خۆم سەختیەکەم دیوە هەتا شتەکانم بەدەست کەوتووە توانم بڵێن پلانیەوەمە ئیشاڵا ڕۆژە لۆژان پێداویستەکانم هەبێ خانم تر تەنها بیچنن ئاسانیەکە بۆوان بێنێتەوە کاتە ئیشاڵا کەسانی تریش فێرەکەی ڕەنگەمە ئاسانکاریە بێ ئەگەر کەسێکیش پێویستی بێ ڕەنگانی ئەو ئامادەوەستاوم لەسەرەوەی کە کەسێک پێویستی بێ بڵێم نالێسا ناتوان هەر کاتێر کە چە پرسیاری هەشتێکی بۆ من لە کات خوارێکسە جواب میاوەتەوە دەستەکانە خۆش بێ لە کۆتایی یاساراهان هیچ شتێک ماوە ئێمە باسمان نەکرد بێ یان پامە چییە دەستا خۆش بێ دووبارە هەموو شتێکمان باس کرد زۆر زۆر سپاس بابەتەکان ڕاستە زۆرن بەڵام الحەمدوللا هەستەکەم پامەکە گەیشتووە بۆ کەسێک خۆشوریەکەین هیوای سەرکەوتنەوە بۆ خوازین ئێمە هەچ خانمێن لە هەر شوێنێک هەبێ ئیشاڵڵا هەوڵێن ینی بگەینە لای بوو پێی کە ئێستا خانمانێکی زۆر هاتوونەتە کایەکە و کاری خۆیانیان هەیە بەس ئیشاڵڵا ئێمە کۆتایی بەرنامەکان هێنین بەڵام تۆ سەبەتەکەمان بۆ تاوەکە ئیشاڵڵا دەستان خۆشنەبن ئیشاڵڵا هەر هەبن خۆشەویستان ئەمڕۆژ باربەتی هاوکارانم لەگەڵ خات و سارا کۆتایی بە بەرنامەی ئەمجاری ئاژینێ هێنین ئومێد دەکەین کاتێکی باشتان هەبێ بەخوای گەورەتان ئەسپێرین تا بەرنامەیەکی تری ئاژین بەخواتان لەگەڵ